بناوی خدای گەورە و میهرەبان جارێکی تریش بەبێ پاسا و هێرش کرایە سەر خەڵکی بێتاوانی هەرێمی کوردستان و ئەو دوو هاوژینە شەهید بوون کە جێیتاقی هەموو لایەکمانە سەرخۆشی لە جەنابی سەرۆک و کەس و کاری شەهیدان و خۆمان و هەموو خەڵکی کوردستان دەکەین و ئینشاءالله خوا سێبۆری کەس و کار و بنەماڵەکانیان بداتەوە. ئەمە چەندین جارە بەبێ هۆ بەبێ پاسا و هێرش دەکرێتە سەر خەڵکی کوردستان، بەڵام بێگومان و بە دڵنیاییشەوە ئەوەی دەستی بە خوێنی گەلەکەمان سوور بێ دووریان نێزیک بە سزای خۆی دەگات. ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەوەی کە لەسەر ڕێگەی شەهیدەکانمان بڕۆین بۆ ئازادی گەلەکەمان، بۆ سەربەرزی گەلەکەمان، بۆ پاراستنی خاک و وڵاتەکەمان بەردەوام دەبین ئینشاءالله. سپاسی شودرێژی خەڵکی کوردستان و پشتیوانی خەڵکی کوردستان دەکەین و هیوادارین ئەم شەڕ و گرژی و ناخۆشیە بەرەو کۆتایی بڕۆن و خەڵکی ئێمە بە ئاواتی دێرینەی خۆی بگاتن ئینشاءالله. جارێکی تر سەرخۆشی لە هەموو خەڵکی کوردستان دەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان دامێنین. زۆر بەداخەوە تاکو ئێستا هیچ هەنگاوێکی کردەوەی یان نەناوە بۆ ڕاگررتنی ئەو هێرشانەیە کە دەکرێنە سەر هەرێمی کۆمەلگەی نێودەوڵەتی لەم دۆخەدا کە هەرێمی کوردستان کراوەتە ئامانج و ئارامیەکەی و خەڵکە سیڤیلەکەی هەڵوێستی چۆنە؟ ئێوە چۆن لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی لیکتان دروست کردووە؟ ئێمە زۆر هەوڵمان داوە لەگەڵ هەموو لایەنەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی قسەمان کردووە، لەگەڵ هاوپەیمانان، لەگەڵ دۆستەکانی خۆمان دۆستی زۆرمان هەیە، هەمویان پاڵپشتی خۆیان بۆ هەرێمی کوردستان و بە خەڵکی بێتاوانی کوردستان دووپات کردوێتەوە و ئومێدەوارین بتوانن کە سنوورێک بۆ ئەو پەلامارانەی دەکرێنە سەر هەرێمی کوردستان دابنێن، بەڵام تاکو ئێستا دیارە ئەو پەلاماردانانە هەر بەردەوامن و بەرپرسایەتی گەورە دەکەوێتە سەرشانی حکوومەتی فدرالی عێراق بۆ ئەوەی ڕێگری لەو تێرۆریستانە بکەن کە پەلاماری کوردستان دەکەن. هەوڵمان داوە ئەوەی پێویست بێ لەسەر ئێمە لەگەڵ هەموو لایەنێک پەیوەندیمان بەڕاستی ئەم هیچ پاساوێک نییە بۆ ئەو پەلامارانە و ئەو هێرشانەی دەکرێتە سەر هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە ئێرانیەکانیش قسە کراوە، گلەیەکانی خۆمانمان پێگەیاندووە، پێشمان گوتووە هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەو شەڕە و ئێمە مەترسینین بۆ هیچ لایەنێک، بەڵام ئەو لایەنانەی کە پەلاماری کوردستان دەدەن بەڕاستی بەرامبەر بەخوا و وجدانی گەل و خەڵک بەرپرسیارن، چونکە هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی هێرشانە بکەن. کاکە ئەو لێژنانە ئێمە زۆر بە جددی چوینەتە پێشەوە لەگەڵ هەموو لایەنێک ئەوەی لەسەر ئێمەیە کردومانە، بەڵام بەداخەوە لایەنەکانی تر لە ئاستی بەرپرسیارەتی نین یان ناتوانن یانیش نانەوێ کە هیچ ئیجرعاتێک بەرامبەر بەو تاوانبارانە بکەن. بە هیچ جۆرێک قەرە بۆی خوێنی شەهید ناکرێتەوە مەگەر بە ئازادی کوردستان و ئەوەی زیانی مادیشی بەرکەوتووە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چیمان لە توانادا بێت دەیکەین بۆ ئەوەی قەرەبۆی زیانی مادیان بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم پەلامارانە بەردەوام نەبن لە ڕووی دیپلۆماسیەوە. هەموو هەوڵێکمان داوە لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندیمان کردووە و داوامان لێکردوون کە کوردستان بپارێزن، بەڵام بەداخەوە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە و توانای ئەوەیان هەیە ڕێگری لەم تاوانبارانە بکەن تاکو ئێستا هیچ کردارێکی کردەوەیان نەناوە بۆ ئەوەی ڕێگری لەو تێرۆریستانە. خۆی ئەوەی لە تواناماندا بێ کردومانە، بەڵام بەداخەوە ئەم هێرشانە لە زۆر شوێنەوە دەکرێت. دیتر
توانای هەرێمی کوردستانیش سنووردارە بەڵام ئەوێ هەموو لایەکمان وریابین و هاوکار بین بۆ ئەوەی خۆمان پارێ باڵێ دەزانن زۆر باش دەزانن چێن بە ئازادی دەسوڕێنەوە لەلایەن حکوومەتەوە هەم پارەدار دەکرێن هەم ڕێگەیان پێدراوە بەڵام حکوومەت دەڵێ ئێمە توانای ڕوبەڕووبوونەوەمان نییە ئیتر خۆیان نانەوێ یانیش توانەیان نییە ئەمە بەرپرسیارەتەکەی هەر دەکەوێتەوە سەر حکوومەتی فدرالی جارێکی تر سوپاسیان و لە یەکتان دەکەم سەلامەت بن.